کارمەندەکانمان بەڕاستی وەکو پێویست نییە و کەمن وەکو پێویستن بەس کەمن ینی ژمارەیان کەمە. تەنیا لە 16 ڕۆژی سەرەتای ئەم مانگەدا 32 ڕووداوی جۆراوجۆر تۆمار کراون لە کاتێکدا لە 5 مانگی ڕابردووی ئەم ساڵدا بەرگری شارستانی هەڵەبجە تەنیا 16 ڕووداوی تۆمار کردووە. سەبارەت بە ڕووداوی خنکاندنەکەی کچە 11 ساڵانەکەش بەرگری شارستانی هەڵەبجە پلانی بی دەست پێ کردووە. عابدین عەبدوڕەحمان بەڕێوەبەری بەرگری شارستانی هەڵەبجە زانیاری زیاترمان دەداتێ. سەرەتا بە ناوی خوا وەک لە کۆنگرەکە باسم کرد ئێمە پلانی بیمان دەست پێ کردووە درێژخایەنە تیمەکانمان بچوو کردوێتەوە بۆ ئەوەی کە ئێمە لە وەرزێکین ڕووداومان زۆرە و کارمەندەکانمان بەڕاستی وەکو پێویست نییە و کەمن وەکو پێویستن بەس کەمن ینی ژمارەیان کەمە لەبەرەوە ئێمە بەردەوامە بین لە بشکنین و کێوماڵکردن ڕۆژانە تیممانە چێتە سەرەوە سەبارەت بە هاوڵاتیانی عەزیز ئێمە دەست و چاویان ماچەکەین زەحمەتیان کێشا بەڕاستی هاوکارمان بوون بەڵام لەبەر سەلامەتی گیانی خۆیان پێمان باشە هاوڵاتیانی عەزیز ئەو بشکینین و کێوماڵەن نەکەن چونکم تای ساکیەکە کردویانە هیچمان بەدەست نەکەوتۆ نە ئێمە نە ئەوان بەڵام ئەوەی ئەرکی ئێمە ئیتر هەر بەردەوام بین نەک ئەرکی هاوڵاتیانی عەزیز بۆ سەلامەتی گیانی خۆیان پێمان باشە ئەو کارە نەکەن. ڕێگریان لێ ناکەن یان تەنیا وەکو ئاگادارکردن ئەم ڕێگریکردنە ئەمە ڕێگریکردنە لەبەر سەلامەتی گیانی خۆیان نەک لەبەرەوەی کە ئێمە پێمان خۆش نییە ئەوان کار بکەن نەخێر ئەوان هاوکاری ئێمە بن من سوپاسیانەکەم چاوی ئەو گەنجانە ماچەکەم بەڵام کە وەختێک گەنجێک خوانەخواست تووشی ڕووداوێک بێ ڕووداوەکەی من کێشەکەی بڵێ ببێ بە دوو ڕوودا و بەڕاستی ئەوە بۆ من خۆش نییە و هەم بۆ هاوڵاتی عەزیزەکەش خۆش نییە. عابدین باسی لەوە کرد کە لەم 16 ڕۆژەیە ڕوودا و زۆر بۆ لە چاو 5 مانگی ڕابردووە ئەوەندە تیمتان هەیە کە فریایی ڕووداوێکی تر بکەوێ لە ئێستا تیمەکانتان سەرقاڵی دۆزینەوەی وەڵای ئێمە کە وەختێک لە 1/6 بە تایبەتی لە 15 ئەتوانم بڵێم نیهێزەکانمان لە حاڵەتی ئامادەباشیان و پشوو ئیسراحەتمان زۆر کەم کردوێتەوە وەکو ئەوەی کە پێویست بێ و تەواو بێ نەخێر کەمە کارمەندمان زۆر کەمە چونکم ئێستاکە وەرزی دروێنەیە ئەگەر من کارمەندی پێویستم لە بەردەستا بووە لە وەرزی درویانە من ئەبێ بنکەی گەڕۆک دروستکەم بۆ نمونە لە دەشتی شارە زورە لە دەشتی سەوانە لە ناوچەی نەورۆڵیە پێویستەکە ئێمە تیمی گەڕۆکمانە بێ بەڵام لەبەر کەمی کارمەند و ئەفسەر ئێمە ناتوانین ئەو کارە بکەین هەر لە حاڵەتی ئامادەباشیان و بەدەم هەر ڕووداوێکەوە ئەچین.